لە ئاسانەوە بۆ دژوار، لە ئاسانەوە بچۆ بۆ قورس. مەچۆ یەک سەرگوێ لە BBC بگری، خۆ تۆ ناچار نیت. ئەمڕۆ 1001 جۆر دەرس و کۆرس و بەرنامە و شت هەیە. ئێمە لە ئاوات ئەکادیمی 3 کۆرسمان داناوە بە 10,000. 3 کۆرس، یعنی بە فری شت زۆر زۆرە، بە فریش کۆرسێکمان داناوە. ئەمڕۆ شت زۆرە، بەڵام تۆ چی بکە؟ لە ئاسانەوە بچۆ بۆ قورس. لێکۆڵینەوەیە کراوە، لێکۆڵینەوەکە هەر لەسەر تێگەشتنە. کۆمەڵێک کەس تەمرینیان پێکەن لە شتێکی قورس تێبگەن، کۆمەڵێک کەس تەمرینیان پێکەن لە ئاسانترینەوە بەرەبەرە تێبگەن. لە کۆتاییە کە ماوەی هەردوو لا تەواو بێ، جەماعەتێک هەر لەسەر قورسەکە تەمرینیان کردووە، جەماعەتێک لە ئاسانەوە هاتوون بۆ قورسەکە. دوایی دەرەکەوێ ئەوانەیان سەرکەوتوتر بوون لە ئاسانەکەەوە هاتوون بەرەو قورسەکە. بۆیە بەڕێزان، مەبێ چەرەشتی قورس. ئێستا هیوا هەیە یەکەم ڕۆژێتی خەریک فێربوونی میزیاڵا و کۆرەبادانیشن بەدار فیلمێکەوە، باوەڕکەن ئیسفادەی نییە. ئەبێ تۆ گوێ بگری لە فیلمێک، ئاستی ئەوەنە بەرز بوو بێتەوە لە 170 تێبگەی. ئەبێ گوێ بگری لە کەسێ بە میزی قسە بکە، تۆ لە 170 لێ تێبگەی. کەواتە باشترین شت چییە؟ لە شتە زۆر زۆر سەرەتایی و ئاسانەکانەوە وردە وردە دەست پێ بکە وازمەهێنە. ئەمە ڕێگە دروستەکە. ئێستا ئێمە لە دیپلۆمی وەرگێڕان چیمان کردو؟ مانگی یەکەم هەموو ئاستی ئاسانی زمانی ئینگلیزیمان لە 1 مانگە چڕ کردووەتەوە، لە شوێنان بە 2-3 مانگە خوێنرە، بەڵام ئێمە لە 1 مانگە چڕمان کردوەوە. بەلایەنی کەمەوە تۆ کاتێکی زۆری بۆ دانێ بەجددی بچۆ بۆ مانگی دووەم. لە مانگی دووەم مستەوای سەروترمان هێناوە بە کۆمەڵێک کۆرسەوە، ئەویشمان چڕ کردووەتە دامانناوە. اینجا مانگی سێهەم، اینجا چوارەم، پێنجەم، شەشەم، بەم شێوازە. تۆکی لە دوای 3 مانگەگەیتە ئاستێکی باش، یعنی ئەگەیتە ئاستێکی سەر و ئینتەرمیدیەت. بەچی؟ بە تەنها 3 مانگ. بەڵام بەڕاستی ئەبێت تۆ ئەو 3 مانگە ڕۆژانە 3 سەعات 4 سەعات بە جددی خەریک بیت. مەرجیش نییە جددی لەبەرکی، چکە هەموو شتێکراوە بە کوردی، هەموو شتێک ئاسانە. بەس تۆ کە قۆناغ ڕۆشتی، بۆ نمونە لە مانگی یەکەمە کۆمەڵە شت هەیە لەوە چمێشکت وەری نەگرێ، بەیخەم بە لە مانگی دووەمە لەبەری لە ئاسانە بەرەوەچینەتە سەر لێ دووبارە بێتەوە. لە مانگی ئەگەیتە مانگی دووەم سەیرەکەی هەفتەی یەکەم و دووەم کە دەستی پێکردو کوردیە. ئەگەیتە مانگی سێ، مانگی یەکەم بێ بە زۆر زۆر ئاسان. بەڵام ئێمە کێشەمان لەگەڵ فێربوونی زمانە چی بووە؟ ئاسان و قورس تێکەڵە لەم قۆناغە. ئەچیتە قۆناغەکەی تر شتەکان دائەڕێن، مۆزوعەکانی ئەمانی زۆر کەمتیایە، وشەکانی ئەم لا کەمتیایە. بۆ نمونە ئەڵێ ئەم یونیتە باس لەمەکە، ئیتر تۆ دائەڕێیتەوە دیسان لەوانی پێشوو. کە ئەگەیتە قۆناغی سێهەم، قۆناغی یەکەمە لەبیر چوەتەوە، کە ئەگەیتە قۆناغی چوارەم، قۆناغی دووەمیش لەبیر چوەتەوە. بەڵام فێربوونی زمان ئەبێ واڕێکی خەی لە ئاسانترینەکەەوە دەست پێ بکە بەرەو قورسترینەکە و وردە وردە بەرز بێتەوە. ئەو کاتە بە خۆت نازانی ئەو هەموو شتە فێر بووی.